خۆشەویستە عەیارەکەم، تۆ لەکوێی بۆ دەرناکەوی؟ نازدارەکەم، جوانترین کچی شارەکەم، ئەتەوێت تاکەی بخەوی؟ خۆشەویستم، باشە بۆ هیچ لێم ناپرسی؟ بۆ هەواڵێکم پێنادەی؟ بۆ جێژوانێک دیاری ناکەی؟ بەس پێم بڵێ ئەم سارد و سڕیەی تۆ تاکەی؟ هەناسەکەم، من ئەوەندە بیرت ئەەکەم خەریکە خۆم بیرچێتەوە، هێندە تامەزرۆی بینینتم نەبێتەوە، هەموو شەوێ بەو ئومێدە چاودا ئەخەم، ئەڵێم بەڵکو کە بەیانی لە خەو هەڵسام خۆشەویستەکەم بێتەوە. بەڵام نازانم چ کاتێ منە و ئاواتەم دێتە دی، کە هەردەم لەگەڵ تۆدا بم بۆ ئەبەدی. خەونەکانم ببنە ڕاستی و تۆش واز لە خەوتنت بێنی، بەخواستی خۆت بیت بۆ لای من، منیش بەدەستی خۆم لای بەم، لە سەر ڕووت تارای بووچێنی.